سڵاوتان لەبێت ئەم بەیانیەتان باش بە هیوای ئەوەی هەموو بەیانیەتان بە وزێکی باشەوە دەست پێ بکەن. لەم بەیانیە باسی جۆرێک یاخود کۆمەڵێک نەمام ئەکەین کە ئەتوانین لە ماڵەوە گەورەیان بکەیت و گەشیان پێ بێت. یەکەم نەمام کە دەست پێ ئەەکەین ئەم نەمامەیە وەک ئەبینن نەمامێکی زۆر جوانە، بەڕای من جوانترین نەمامە، شێوەیەکی زۆر غەریب و جوانی هەیە، چەنەها جۆری هەیە، هەموو جۆرەکانی شێوەیەکی جوان و سەرنجڕاکێشیان هەیە وەک ئەبینن. ئەم نەمامە ناوی کلاتیایە، طبعاً سایزی هەیە، گەورەی هەیە و بچووکی هەیە و وەسەتی هەیە، ئەمە کلاتیا گەورەکەیە، شێوەیەکی زۆر جوان ئەبەخشێ بە ماڵەوە، ئەتوانی ئینجانەیەکی جوانی ناسکی بۆ هەڵبژێریت و خۆڵێکی باش و بە پێی خۆراک و ئاودان بە پێی پێویست پێی ببەخشی، شێوەیەکی زۆر جوان ئەبەخشێت بە ماڵی تۆی خانم. ئەم نەمامەیان زامبیایە، نەمامێکی زۆر جوان و زۆر بەقووەتە، ئەتوانم بڵم لە هەموو وەرزەکانە بوونی هەیە و سەوز و جوانە، زیاتر لە وەرزی هاوینە زۆر گەشاوە و ڕەنگێکی سەوزێکی زۆر جوانی هەیە. دوو جۆری هەیە، جۆرێکیان ئەم ڕەنگەیە سەوزێکی کاڵە و جۆرێکی تریشیان سەوزێکی تۆخە مەیلە و ڕەش خۆی دەرەخات. ئەم نەمامە زۆر حەز بە ئاودان ناکات، حەزەکەم ئاماژە بەوە بم بە پێی پێویست خۆڵەکە کە ئەو کاتەی وشک بوو ئەتوانی ئەو کاتە ئاو یاخود خۆراکی پێ بەخشی. ئەمە طبعاً داخلیە لە ماڵەوە و پێویستی بەخۆرە بەنام و باشری، ئەگەر سوچێکی ماڵە هەبێت خۆری بەرکێ بەنام باشری ئەتوانی لەویایە داینی ئینجانێکی جوانی بۆ بەکاربێنیت و هیچ کێشەی نییە. ئەم نەمامەشیان ئەڕالیای پێ ئەڵەن، شێوەیەکی زۆر جوانەیە، طبعاً ئەمەش چەنەها جۆری هەیە، ئەمە یەکێکە لەو جۆرانە جوانترین و ناسکترین جۆرەکانە، شێوەیەکی زۆر جوانی هەیە و شێوەیەکی خانمانەی هەیە، ئەتوانی خۆڵێکی باشی بۆ بگونجێنیت و بە پێی ئاودان و خۆراک ئەتوانی لای خۆت گەشەی بکەی و ئەم نەمامە حەز بە ئاودانەکە و ئەتوان بڵم ئەم نەمامە داخلیە لە ماڵەوە گەورە ئەبێت. ئەم نەمامەیان ئەتوانم بهێنمە پێشەوە، ئەمە پێی ئەوترە دەراسینیا کۆمباکتە، جۆرێکە لە جۆرەکانی دەراسینیا، نەمامێکی زۆر بەقووەتە و نەمامێکی زۆر جوانە، ڕەنگێکی سەوزی جوانی هەیە وەک دەرکەوتووە و بۆ ئاودان و بۆ خۆراکیش بەپێی پێویست ئەدرێت و شێوەیەکی زۆر جوان ئەبەخشێت، ئەتوان بڵم داخلیە و ڕۆشنایی ماڵەوە تەنها بەسێتی. ئەم نەمامەیە ناوی دەراسینیا خەشەبیە بۆ بەپێی ئەوەی کەوە ئەمەی وەک داروایە بۆیە بۆ جۆرە ناویان لێناوە. ئەم نەمامە نەمامێکی زۆر جوانە و طبعاً سایزی هەیە، سایزی بچووکی هەیە و وەسەتی هەیە و گەورەی هەیە. ئەم سایزە گەورەکەیەتی ئەتوانی ئینجانەیەکی جوانی بۆ بەکاربێنیت و لە سوچێکی ماڵەکەتا دایبنەی خۆڵێکی باشی بۆ دابین بکەیت و خۆراک و ئاودانیش بەپێی پێویست و ئەم نەمامە زۆر حەز بە ئاودان ناکات، لەبەر ئەوە بەپێی پێویست ئاو ئەدرێت. دەینە سەر ئەم نەمامەیان. ئەم نەمامەیان پێ ئەوترێ یۆکا، طبعاً ئەم یۆکا داخلیە، تەنها لە ماڵەوە لە ژوورەوە ئەتوانی گەشەی پێ بکەیت و گەورەی بکەیت. ئەم نەمامەش بە هەمان شێوە زۆر خواستی بۆ ئاو نییە، بە پێی وشکی و تەڕی خۆڵەکە ئەتوانی ئەو کاتە قەرار بێ ئاوی بیت یاخود خۆراک. ئەم نەمامە ئاوها هەمانە، طبعاً ئەمە خۆمان کردومانە بۆی بە شێوەیەکی ڕاست و جوان بوەستێت و هەمانە بەو جۆرە پێڵین تەعالیق، یعنی هەڵەواسرێت، بە هەمان شێوەیەکی زۆر جوانی هەیە. ئەم نەمامە نەمامێکی داخلیە ئەتوانین بڵین و تەنها ڕۆشنایی ماڵ بۆی بەسە، خۆراکی باشی ئەوێت و ئاوێکی باشی ئەوێت تاکو بتوانی گەشەیکەیت و خزمەتیکەی لای خۆت. ئەم نەمامەیان پێ ئەوترە ناوی ئەڕالیایە، چەند جۆرێکمانەیە، ئەمەش یەکێکە لەو جۆرانە، نەمامێکی زۆر جوان و خانمانەیە، ئەتوانی ئینجانەیەکی جوانی بۆ بەکاربێنیت و خۆڵێکی باش و ئاودان و خۆراک بە پێی پێویست پێی بدەیت، ئەگەڕێتەوە سەر وشکی و تەڕی خۆڵەکە و ئەتوانی لە سوچێکی ماڵەکەتدا داینی شێوەیەکی زۆر جوانت پێ بەخشێت. و ئەم نەمامەشیان زامبیای پێ ئەوترێ. ئەم نەمامەیان نەمامێکی زۆر بەقووەتە، یعنی مقاومەتی زۆر باشە، بۆ چوار وەرزە ئەتوانم بڵێم بوونی هەیە. وەک هەمووان ئەزانن نەمام جگە لە سوودەکانیش ئەتوان بڵێم شێوەیەکی زۆر جوان، دیکۆرێکی زۆر جوان ئەبەخشێتە ماڵەوە،
و لایەنی دەرونیشەوە بۆ ئەو ماڵە زۆر دەرونیت ئاسوودە ئەکات و تەنانەت پزیشکەکانیش ئاماژەیان بەوە کردووە کەوا نەمام زۆر ئیسفادەی هەیە و زۆر باشە بۆ ئەوەی دەرونی مرۆڤەکان ئاسوودە بکە لە ماڵەوە هەبێت و ئەوان ئەو کەسانی کەوا نەخۆشی دەرونیان هەیە ئەتوانم بڵێم بە سێرکردنی سەوزایی و یاخود بەبوونی سەوزایی لەو شوێنە ئەوە دەرونێکی ئاسوودەیان پێ ئەبەخشێ. طبعاً زانین ئێمە کە نەمام هەوایەکی پاک نەفەسێکی پاک ئەیات بۆ چواردەورەی کە هەیە بۆیە سوودێکی زۆر باشی هەیە لە ڕێی ئاسوودەی دەروون هەر ئاسوودە بخواتان لەگەڵ